چیرۆکی ئەو نامەی فەرمانی گول لە بارانکردنی دیلەکانی تێدا نووسرا و بە مندا ڕەوانەیان کرد. دکتۆر فایق محەممەد گوڵپی لە کتێبی کە لێرەوە سەیری ژیانی خۆم دەکەم دەڵێت نەورۆزی ساڵی 1983 بوو لە سەرگەڵوو بووم لە کاتی ئاگرکردنەوە و تەقەی نەورۆزدا وتیان پێشمەرگەیەک بریندارە و منیش چوون بەهانایەوە بۆ شارەدی مەرگە. لە کاتی گەڕانەوەم زیڕۆ عەبدوڵڵا وتی دکتۆر نامەیەکی سەرکردایەتیم پێیە ئەگەر گەڕایتەوە ئەوە بیگەێنێرە لای برادەران. نامەیەکی گەورە بوو بە تیبدا پۆشرا بوو. منیش لەگەڵ خۆم نامەکەم گەیاندەوە برادەران. لەوێ نامەکەمدایە بەرپرسی مەڵبەند کە ئەو کات عەلی بچکۆل بوو بە بێدەنگی خوێندیەوە و دواتردایە دەستی مستەفا چاوڕەش و دواتریش ئاوات عەبدولغەفور ئەوانیش خوێندیانەوە و سەیری یەکتریان کرد و سەریان بۆ یەکتری لە قاند وەک نیشانەی ڕازی بوون. بەڵام ئەوەی سیر بوو ئەوە بوو کە هیچ کام هیچ قسەیەکیان نەکرد تەنیا بە ئاماژە ڕازیبوونی خۆیان پشتڕاست کردەوە. دیاربوو نامەکە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دەربارەی باری سیاسی و سەربازی کوردستان، بەڵام هیچ شتێکیان بە من نەوت. لەو کاتە بەدواوە کۆمەڵێک ڕووداوی ناخۆش هاتنە پێش. ئیتر من هەستم کرد کە ئەو نامەیە پەیوەندی بە گەشتێکی تری شەڕی براکوژیەوە هەیە. فەرماندەیەکی حسک کە ناوی کاکە سوور قوڕیتانی بوو لە زیندان دەریان کرد و گوێل لە بارانیان کرد. هەر لە دوای کوشتنی کاکە سوور هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرشیان کردە سەر هێزەکانی حسک کە لە نزیک گوندی سنووری مەرگە بوون. ماوەی چەند ڕۆژێک شەڕ لە نێوان هەردوو لە بەردەوام بوو. دواتر هێزەکانی حسک لەوێ خۆیان پێنەگیرا و پەڕینەوە بۆ دەشتی کۆیە. دواتر کەمینیان بۆ پێشمەرگەکانی تیپی 93 دانا و فەرماندەی تیپەکە و جێگرەکەی و چەند پێشمەرگەیەکی تریان لێکوشتن. هەر ئەو نامەیە دواتر شەڕی ئاسۆسیشی لێکەوتەوە. لەم نێوەندەدا پێشمەرگەیەک کوژرا کە لە لای خەڵک و لە لای پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی خۆشەویست بوو. کوژرانی ئەم پێشمەرگەیەش ئەوەندەی تر پێشمەرگەکانی یەکێتی تووڕە کرد و ئەوەندەی تر هەستی براکوژی و تۆڵەی لە لای ئەوان زیاد کرد. ئەم پێشمەرگەیەش شێخ شەماڵ بوو. دوای شەهیدبوونی شێخ شەماڵ و هاوڕەکانی هێزێکی هاوبەشی بەرەی جووت هێرشیان کردە سەر مەڵبەندی سەی هەولێر و داگیریان کرد. دکتۆر کەمال خۆشناو بەرپرسی مەڵبەند بوو لەوێ. لەو شەڕەدا نامیقی حەمەشوکر شەهید کرا. یەکێتی بە شوێن تۆڵەی شەهید شەماڵدا دەگەڕا، چونکە شەماڵ یەکێک بوو لەو پێشمەرگانەی کە لە لای فەڵەستینیەکان وانەی سەربازی خوێندبوو و دوای شەهیدبوونی شێرکۆ بێکەس هۆنراوەیەکی بۆ نووسی بە ناوی شەماڵ. دواتر پێشمەرگەکانی یەکێتی لەژێر دروشمی تۆڵە بە سەبرە ئەمما بە زەبرە لەسەر گەڵوو بەڕێکەوتن و ڕۆشتن. دوای ماوەیەک هەواڵی شەڕی قڕناقان و پشت ئاشان بڵاو بوویەوە. هەواڵی دەست بە سەراگرتنی بارەگاکانی پارتی و حسک و حشە بڵاو بوویەوە. ئەو هەواڵانە دڵی پێشمەرگەی خۆش کرد، چونکە ئەم پەلامارەیان بە تۆڵەی شەهیدکردنی شێخ شەماڵ و شەهیدەکانی تر دادەنا. بەڵام ئەوەی ئێمەی نیگەران کرد هەواڵی کوشتنی دیلەکانی حەشع بوو کە لە نێوانیاندا ژن و منداڵیشی تێدا بوو.